خەڵکەکە دیارە طبعاً بەشداربانش لاس چاوەڕوانی ئێمەدا بوون بەڕاستی لاس ئەو گومانێ باشە ئێمەدا بوون کە ئێمە چاوەڕمانیمان دەکرد خەڵکێکی زۆر باش بەشداریان لە تاقیکردنەوەکەدا کرد وان پرۆژێش دیارە مەبەستیان پرۆژەی خزمەتکردنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە خوا پەروەردگار فەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون دیارێک پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا پەروەردگار ناردوێتی بۆ ناردوێتی کە قورئان بۆ ماڕوون بکاتەوە و تێمان بگەینی پێمان بگەینی بێگومان ئێمە شەگەدمانەوێ قورئان وەکو خۆی جێبەجێ بکەین پێویستە ڕێوشوێن و ڕێباز پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرین و هەروەها خوا پەروەردگارش لایەتێکی تردا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله وحتى أجر خواتنا خرج به أو شين بيغمبري صلى الله عليه وسلم وديار شين كوتنيش بيغمبر صلى الله عليه وسلم إيش أو بودك لك ريوشين وربازكي بقرين و هر کەسێکیش دیارە بەجێ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ڕێ و ڕێبازی پێغەمبەر بگرێت صلی الله علیه و سلم ئەو بەجێی خوای پەروەردگاری کردە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە ئەمڕۆکە بەشداریمان کرد لە پرۆژەی بەهای فەرموودە کە تایبەت بوو بە ئافرەتان خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە خزمەت فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلمدا دابینین و ئینشاء الله هەوڵ دەدەین بە کردار فەرموودەکانی ڕنگ بداتەوە لە ژیانماندا. مەڵی دەست خۆشبی بە خێراتتان دەکەم بەڕاستی ئەو پرۆژانە بە شێوکە کە توان بڵێن لە کۆمەلگای کوردی دەتوانێتی ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ بینێ بەڕاستی ئێمە دەست خۆشمان بۆ هەموو ئەو مامۆستا بەڕێزانە بۆ هەموو ئەو کەسولانانەی کە هاوکار دەبن لەم جۆرە پرۆژانە ئەو پرۆژانەوا دەکە کە مرۆڤ بتوانێت هەم سوودێک بە خۆی هەم بە دەوروبەریشی بگەینێت بە تایبەت لەم قۆناغەیە کە قۆناغێکە تایبەت بوو بە ئافرەتان بەڕاستی من دەستخۆشی زۆر زۆریانم بۆیان هەیە لەبەر ئەوەی ئافرەت ڕەنگە زۆر شتێنەی زانی بێت لەم فەرمودانەی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم بتوانێت فێری بێت و بیزانێت. وڵا پێشەم شتێکی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای شارەزابوون لە شارەزابوون و ئینشاءالله عەمەل پێکردنی و گەیاندنی بە کەسی دیکە ئینشاءالله ئەوانە ئەویان لێکردن هانیان دەین کە هەڵدەین لەبەریان بکەین. خۆشتان لێ ئەکەین و هیوادارم سەرکەوتوو بن هەموو لایەک و ئەو شتەی وای لێکردم بەشداری بکەم ئەوەیە کە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیندوو بکەینەوە و هەروەها ڕێزیان لێ بگرین و قەدری خۆمانش بزانین لەناو کۆمەڵگاکەوە ئێستا وای لێ هاتووە ئافرەت بە تاوی سوک سیر دەکرێت بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هات ئازادی و خۆشەویستی هێنا بۆ کۆمەڵگا و هەروەها ئافرەتانی بە بەرز نیشاندا.